کچ لە ژوورێکا بە تەنیایە کچێکی 12 ساڵان 13 ساڵان تازە هەڵەچێت هەموو ئەپەکانیشی هەیە بە تایبەت سناپ هەیەی و ئەم دایکە بێ ئەوەی بزانێت کچەکەی ئەدی بۆ کێ ناردووە ئەم سکۆرانە بۆچی ئەگرێت ئەم هەموو وێنە و ئەم هەموو ڤیدۆیە بۆ کێ ئەنێرێت بێ ئەوەی لێپرسینەوەی لێکاڵێک ئەلموهیم کچەکەم دڵخۆش بێت کاتێک ئەزانێت کچەکەی شتێکی کردووە بە هیچ مەلا و مامۆستا و دکتۆر و پرۆفیسۆری چارەسەر ناکرێت هێندە کارەساتە تۆ تەسەورەکەی کچ 12 ساڵە شەوکا کاتێک باوکو دایکی خەوتووە چۆتە دەرەوە لەگە کوڕی خەڵکا بردویانەتە دەرەوە کارەساتە کاکەیان کارەساتە یعنی کچەکەت تۆ تەمەنی 16 ساڵە تەمەنی 7 ساڵە ڤەیفە کێشێت باشە نێرگەلای کێشێت لەگە خوشەکانی ئەڕوا لە کافتریا دائەنیشێت ئەم دایک و باوکە بێ ئەوەی یعنی هەڵوێستەیە بکەن باشە بڵێ ئەمە دوو ڕۆژەیە بێ بە دایک دوو ڕۆژە خەڵک دێ بۆ داوای یعنی چۆن ئەبێ ئێمە ڕێگە بین بچێ بۆ ناو ئەم کوڕانە و بەڕاستی سا کوڕی وا هەیە ئامادەیە لە یەک ڕۆژێکە دەیها کەچ عادم کات ئامادەیە هەرچی خراپە بەسەرم کچەیە بیهێنێت فەزاحەتی پێ بکات لە کچێتی بخات دوایی سەرشۆڕی ناو کۆمەڵگایکە بەڵکو ڤیدۆشی کات و بڕات لە ئەم کێشانە هەبوو بێتە لای مامۆستا شتی وا هاتووە دەسەوستان وەستاوە کابراڵی هەردوو سەرەکەی پیساییەنە نمزانی و دەست بەرم بۆ کوێ چارەسەر نابێت چارەسەر یعنی ئێستا حالیان کچ مارە ئەبڕدرێت باشە مارە ئەبڕدرێت شەوەکەی بۆ شەوەکەی دوو ڕۆژی پێ ناچێ هەرچی ئەو ڤیدۆ نامانی بۆ خەڵک ناردۆتی بۆ زاوا ئەگەڕێتەوە بۆ زاوە یەکسەر بۆ کوڕێ نێرنەوە کوڕە هاتووە لە مامۆستاگیان باشە ئەمە دەستگیرانی تۆ بێ ئەمی لێ قوبوڵەکەیت مامۆستاگیان من ڕسمی ڕووتی خێزانەکەم لە لای کوڕی خەڵکە بۆیان نردومەتەوە تۆ بە منەڵی لی خۆش بە بەچی لی خۆش بم بەس پێم بڵێ لەم نێوەندانەدا لەناو ئەم کێشە زۆرانەی خەڵک و کۆمەڵگە مامۆستایانی ئاینی پێویستە چی بکەن طبعا خۆی گەورە مامۆستایانی ئاینی کردووە بە سەبەب بۆ ئەوەی ئەم وەزعە ڕاوەسێت وە کۆمەڵی مامۆستای خەمخۆری تر مامۆستای جامیعات دکتۆر کۆمەڵی توێژەر و کۆمەڵی خەڵکی خەمخۆر کۆمەڵی خەڵکی عەشایەر ئەگینا باوەڕەتە بێ ئێرە لە ئەوروپا خراپتری بەسەر هات ئەمەی لە ئێرە ڕۆ ئەدات ینی لە ئەمریکا و لە ئەوروپا ئەمانە چەند ساڵی پێشتر ڕووی داوە ئێستا شتەکە نۆرمال بۆتەوە ئاسایی بۆتەوە لەوێ کچ نازانی کێ دایکێتی بەتایی نازانی کێ باوکێتی دێها مناڵ هەیە لە گەڕەکە نازانی کێ باوکێتی کوردستانی خۆمان هێشتا نەگەیشتۆتە ئەو وەزعە دایک و باوکی خۆی ئەناسێت بەڵام سەری دایک و باوکی خۆی شۆڕ کردووە پشتی براکانی شکانوە یعنی تۆ بەس بێنە پێشچاوی خۆت خوشکەکەت کارەساتیە بقەومێنە لە سۆشیال میدیایە وێنە و ڤیدۆی بڵاو بێتەوە تۆ چۆن ڕووی ئەوە تەیە بڕۆیتە ناو بازار چۆن ڕووی ئەوە تەیە بڕۆیتە دەوامەکەت دەوام بکەیت کارەساتە یعنی ئافرەتی ئەم سەردەما کچی ئەم سەردەما ئەوانی کەوا هەرزەکار و تازە هەڵەچن بیر لەوە ناکەنەوە کاکە من برام هەیە بیر لەوە ناکەنەوە من دوو ڕۆژت باوکمە چێتە ناو مەجلیس بیر لەوە ناکەنەوە لە سۆشیال میدیا ئەم شتانەی من ئەم یۆنانی من بڵاو بێتەوە دوای حەز و ئارەزوی خۆی ئەکەوێ نازانی ئەم کوڕە گورگێکە لە پێستی مەڕا ملیەشکێنێت ئەوە نەخۆشەویستی بۆ دەربڕیوە ڕەنگە لە فەراغیشی هەبوو بێ لە ماڵەوە بەڵام ئەوەش نابێت ببێتە هۆکاری ئەوەی کەوا سەری براکانت شۆڕکەیت